کامێرامان و ڕۆژنامەنووس فرانسوا لۆڤا لە ساڵی 1940 لە شاری کازابلانکا لە وڵاتی مەغریب لە دایکێکی مەغریبی و باوکێکی فەڕەنسی لە دایک بووە. هەر لە سەرەتای مناڵی و عاشقی کامێرا و وێنەگرتن دەبێت. لە سەرەتای ساڵانی 60ەکانی ڕابردووەوە لەگەڵ چەند دەستگایەکی بەناوبانگی تەلەڤیزیۆنی کار دەکات. سەردەمانێک وێنەگری تایبەتی سەرۆکۆماری پێشووی فەڕەنسا ژەنەراڵ دی گۆڵ بووە. ساڵی 1963 لە ڕێگای قامیشلۆوە خۆی دەگەێنێتە باشووری کوردستان و چاوی بە ژەنەراڵ بارزانی سەرۆکی شۆڕشی کورد دەکەوێت. لە ماوەی مانەوەی لە کوردستان زیاتر لە 1000 وێنەی تایبەتی کەسایەتی و گوندەکانی کوردستان دەگرێت. هەروەها فیلمێکی کورتی بەڵگەنامەیی لەسەر کورد تۆمار دەکات. ئەو یەکێکە لەو فۆتۆگرافەر و وێنەگرانەی کە چاودێری شەڕی ڤێتنام و فەڵەستین و چەندین شوێنی دیکەی کردووە. لە پەنجەمۆردا باسی ناسینی کورد و گەشتەکەی بۆ کوردستان لە ساڵی 1963 و چەندین بابەتی گرنگی مێژوویی لە پەیوەندی لەگەڵ کووردا دەکات. بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ، خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆر لەگەڵ ئێوەی خۆشەویست داین. لە بەرنمەیەم جارەدا میوانداری کەسایەتیەکی گرنگی فەڕەنسیمان کردووە کە ئەویش کاک فرانسۆ لۆڤایە. کامێرەمانێک گوهاروەها فۆتۆگرافەرێکی بەناوبانگ کە لە ساڵانی 60ەکان و دواتری سەردانی گەلێ وڵاتی کردووە بە تایبەتی ئەو وڵاتانەی کە شەڕیان تێدا ڕووی داوە. هەروەها لە ساڵانی 60ەکانیشەوە ئاشنایەتی لەگەڵ بزوتنەوەی ئازادی خوازی کوردستان پەیدا کردووە و چەندین جار سەردانی کوردستانی کردووە و بە سەدان وێنەی تایبەتی گرتووە، وێنانەی کە ئێمە ئەیبینین لە زۆر لە ڕۆژنامە و گۆڤار و تەلەڤیزیۆنەکان ئەوانە هەمووی لە بە کامێرەکەی فرانسۆ لۆڤا گیراوە. ئێمە لەم بەرنمەیەدا هەوڵەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی هەوڵ بدەینەوە و بە تایبەتی ژەمانەوێت پەیوەندی ئەو لەگەڵ بزوتنەوەی ئازادی خوازی کورد و بەشێکیش لە ژیانی خۆی لەگەڵ فەڕەنسیەکان و خەڵکی ترا. کاک فرانسۆ بەخێربێ بۆ بەرنامەی پەنجەمۆر. ئەمەوێ بۆ پرسیارە دەست پێ بکەم کە تۆ لە مەغریب لە دایک بوویت، بۆچی لە مەغریب؟ دایک و باوکت چیان نەکرد لە مەغریب؟ فەڕەنسا ئیمپراتۆریەتێکی کۆلۆنیاڵی گەورەی هەبوو کە لە دوای بەریتانیا دووەم بوو. لە ڕاستیدا خێزانەکەم ساڵی 1750 کۆچیان کردووە بۆ شاری سانت لویس لە سەنیگال. دواتر ساڵی 1832 بەشێکیان چوونەتە جەزائیر. لە کاتی جەنگی یەکەمی جیهانیش بەشێکی خێزانەکەم کۆچیان کردووە بۆ مەغریب. من نەوەی شەشەمی بنەماڵەکەمم کە لە باکووری ئەفریقا لەدایک بووین. من لە کاسابلانکا لەدایک بووم، بەڵام پیاوێکی فەڕەنسیم. جیاوازی چییە لە بینی فەڕەنسیەکانی مەغریب و فەڕەنسیەکان، یاوانەی لە پاریس و لە فەڕەنسا لەدایکە بن؟ هیچ جیاوازیەکەیە لە بینی ئەوانەیە؟ بەڵێ جیاوازی زۆر هەن. فەڕەنسا هەمیشە سەرزەمینی کۆچەران بووە، هەم بەهۆی هەڵکەوتەی جوگرافیەوە، هەم بەهۆی ئەو ڕاستیەوە کە فەڕەنسا هەمیشە کراوە بووە. دەکرێت تۆ کەسێکی ڕووسی یان ئیتاڵی یان ئیسپانی بیت، بەڵام ئەگەر فەڕەنسی بزانیت زۆر بە خێرایی قبوڵ دەکرێت. ئێستا ژمارێکی زۆری خەڵکی ئەفریقای باکوور لە فەڕەنسا دەژین. بەس هەمان مافیان هەیە ئەوانەی کە لە دەرەوە و لە فەڕەنسان لەدایکە بن، هەر عینە شتە؟ لە فەڕەنسا هەموو کەسێک هەمان مافی هەیە. کێشەکە جیانەکردنەوەی ڕاستیە لە پروپاگەندە. کاتێک فەڕەنسیەکان لە باکووری ئەفریقا بوون، دوای ساڵی 1954 جەمال عەبدولناسر هەوڵیدا جیهانی عەرەبی هەستێنێتەوە. بێگومان فەڕەنسا چەند وڵاتێکی عەرەبی داگیر کرد بۆ ئەو کات. هەر لەبەر ئەوەش ئەو کاتە پروپاگەندەی گەورەیان لە دژی فەڕەنسا بڵاو دەکردەوە. بەس تۆ لە مەغریب چوویتە مەکتەب و بەرخوێندن، ئایا ئێوە لەگەڵ بڵێن هاوڵاتیەکانی ترە عەرەبەکانە هەر عینەن مەکتەبتان هەبوو یا مەکتەبەکانیەوە جیاواز بوو؟ کاتێک من لە مەغریب بەکالۆریۆسم تەواو کرد، 31 کەس لە تاقیکردنەوەکە دەرچووین.
لەوانە تەنیا 5 کەسیان مەغریبی بوون. ئەوانی دیکە هەمویان فەڕەنسی، ئیسپانی، چیکۆسلۆڤاکی، هەروەها ئیتاڵی و بەشێکیشیان جوو بوون. باکووری ئەفریقا تێکەڵەیەک بوو لە هەموو نەتەوەکان. مەغریبی فێر بوویت هیچ؟ بەڵێ کاتێک گەنج بووم بە مەغریبیەکی زۆر باش قسەم دەکرد. بەشێکی گرنگی یاخود هەموو ژیانی تۆ لەگەڵ کامێرە و لەگەڵ فیلم و وێنە و ئەمانەیە بوو. ئەم خۆشەویستی تۆ بۆ کامێرە و وێنە چۆن ینی سەری هەڵدا چۆن؟ پورم فۆتۆگرافەرێکی پرۆفێشناڵ بوو. من تەمەنم 6 ساڵان بوو کە بوومە خاوەنی یەکەم کامێرە. هەمیشە وێنەم دەگرت. لەو کاتەدا کامێرای سندوقی کۆداکە بوو. پورم لە دوکانێکی وێنەگری کاری دەکرد. ئەو زۆر بەباشی فێر بوو. من کە تەمەنم 9 ساڵ بوو فێری کردم کە چۆن شریتی کامێراکە بشۆمەوە. واتە من هەر لە منداڵیەوە لەناو بوارەکەدا بوو. بەس تۆ بە شێوەیەکی ئەکادیمیش خوێندووتەوە نیە؟ ینی لە هەر فێر بوویت؟ من تەمەنم 20 ساڵان بوو کە پەیوەندیم کرد بە قوتابخانەی نیشتیمانی بۆ سینەما کە لە ساڵی 1920 لەلایەن برەزەل لۆمێر دامەزراوە و داهێنەری سینەمایە. دواتر پێویستیان بە تەکنیککارێک بووە، بۆیە خۆیان قوتابخانەیان دامەزراند. تاوەکو ئەمڕۆژ قوتابخانەکە ماوە. ئەوە یەکەم قوتابخانەی سینەما بوو کە لە جیهاندا دامەزرا. من دیپلۆمای ئەو قوتابخانەیەم هەیە. ئۆکەی. ساڵانی 60ەکان بە تایبەتی لە فەڕەنسا مابزانام چەند تەلەڤیزۆنێکە بوون کە ئەو کاتە بە ناوبانگ بوون. ئێوە لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی گرنگ یعنی وێنەی کۆمەڵێک کەسایەتی گرتووە یاخود فیلم لێ هەڵگرتوونەتەوە وەکو ئێلیسابێت تەیلەر وەکو خەڵکی لەو بابەتانە. ئەم ینی چۆن بوو لەگەڵ ئەو ژنە بە ناوبانگانەیە کارت دەکرد؟ ینی کارکردن لەگەڵ ئەوانەیە چۆن بوو؟ گرنگترینیان ژەنەڕاڵ دووگۆل بوو. لەبەرەوەی کاتێک لە کوردستان گەڕامەوە دەبوایە بچم خزمەتی سەربازی بکەم. شوباتی 1965 وەک ڕۆژنامەبانی وێنەگر لەلایەن NBC نیوز دامەزرام. ئەو کاتە لە تەلەڤیزۆنە یەکەمەکانی جیهان بوو شان بەشانی CBS و ABC. من وەک وێنەگر دەبوایە بەشداری هەموو کۆبوونەوە و کۆنفرانسەکانی ژەنەڕاڵ دووگۆل بکەم، هەروەها ڕێکەوتنەکان و بڕیاری دامەزراندنی وێزگەی ئەتۆمی. دواتر کۆمەڵێک کەسایەتی نێو سینەمام ناسی وەکو سۆفیا لۆرێن، جینا لۆبریجیدا و ئیلیزابێت تایلەر. تەنیا بەهۆی کارەکەمەوە من زۆرتر لە 2500 راپۆرتی تەلەڤیزۆنیم ئامادە کردووە، بۆیە ژمارێکی زۆر خەڵکم ناسی. هیچ لە وێنە گرنگانەی کە ئەو ئەکتەرانت گرتووە ینی لە وێنەی تۆن کە بە ناوبانگ بۆ بندە دینایە؟ من زۆرتر کاری ڤیدیۆیم دەکرد، بەڵام هەمیشە کامێرایەکی پێنتاکسم پێبوو چونکە سوکەڵە بوو. زۆر جار وێنم دەگرتن، بە تایبەتی لە کوردستان. هەموو وێنەکانم چاپ کردووە و لای خۆم هەڵم گرتوون. سۆفیا لۆرین ئەمە زۆر بە ناوبانگ بوو لە دنیا وەکتەری کە ئیتالیا. ئەوە بەڕاستی ئاوا جوان بوو لە نزیکیشەوە یاخود هەر لە ڕسمەکانایەوە سەرنجڕاکێشە. بەڵێ ئەو کەسێکی زۆر تایبەت و میهرەبان بوو، بەڵام ئیلیزابێت تایلەر هەرگیز وانە بوو. ئۆکەی. باسی دیگۆڵە کرد، یەکێک لەو کەسایەتە گرنگانەی کە نەک لە فەڕەنسا بەڵکو لە دنیاە ینی ناوبانگیشی زۆری هەیە. ینی فەڕەنسیەکان زۆریان خۆشەویست، بەڵام لە ساڵی 69 دەستی لە کار کێشایەوە. چی کرد بۆ فەڕەنسیەکان کە ئەوەندە خۆشیان نەویست و بۆچی وازی لە ینی دەستی لە کار کێشایەوەکو سەرۆ کۆمار بە زۆر بوو یاخود شکستی هێنا یا چی بوو؟ نا نەخێر،
هەرگیز بە زۆر نەبوو، بەڵام گشتپرسێکی ئەنجامدا تێیدا پرسیاری لە فەڕەنسیەکان کرد ئایا ڕازین ئەنجومەنی پیران بگۆڕێت و سیستەمی هەرەمایەتی بۆ فەڕەنسا بگەڕێتەوە؟ لە فەڕەنسا چەندین ناوچەی کارگەڕیمان هەن، 93 ناوچە. ئەو دەویست ئەو ناوچانە بەسەر چەند هەرێمێکی گەورەدا دابەش بکات، بەڵام خەڵکی فەڕەنسا گوتیان نەخێر. 152 خەڵکی فەڕەنسا بە نەخێر دەنگیاندا. ئەویش گوتی من لێرەم بۆ خزمەتکردنی خەڵکی فەڕەنسا، ئەگەر ئەوان قبوڵی نەکەن کەوایە دەست لە کار دەکەشمەوە. دواتر هەرواشی کرد تەنیا دووگول دەیتوانی شتی وا بکات. باشە دینگۆڵ ئەوەی تۆ ڕاستە ڕەنگە لە نزیکەوە زۆر نەچوویتە ناو ژیانی سیاسی و ئەوانەی، بەڵام من لەو ماوەی پێشوودا نامەیە بڵاو کرایەوە لە ئینتەرنێتەوەوانە باسی ئەوواکرێن کە ژەنڕاڵ بارزانی نامەیەشی بۆ ژەنڕاڵ دیگۆڵ ناردووە. شتیوا هەیە ئەو نامەیە ئەسڵوەساسی هەیە ئەوەی تۆ بزانی؟ بەڵێ پێم وایە ڕاستە. دوگۆل کتێبێکی لەبارەی کورد نووسی، چونکە کاتێک لە ناو سوپاتدا بووە، ئەو کاتە بووە کە فەڕەنسا ئینتیدابی لەسەر سووریا و لوبنان هەبووە. ئەو بۆ ماوەیەک لە قامیشلو بوو. هەوڵمدا کتێبەکەم دەست پێوێت، بەڵام هیچ کۆپیەکم نەدۆزیەوە. بڵێ بە باشە باسی ئەو کوردی دەناسی. من کتێبەکەم لەبەردەستدا نییە، لەبەرەوە ناتوانم پێت بڵێم. باشە فەڕەنسا و بەریتانیا دوو ئەسپی بەهێزی بڵێن بە درێژایی سەدە و نیوێک یانی ئەمانە مەسەلەی کۆلۆنیالیزم و ئەوانە چەندین وڵاتیان داگیر کرد و بە بڕوای تۆ کاریگەری نەگەتیف و پۆزەتیفی کۆلۆنیالیزم لەسەر ئەو وڵاتیانە چییە؟ هەرچەندە تۆ ڕەنگە پیاوێکی سیاسی نەبی، بەڵام لە نزیکەوە ئاگاداری زۆر شتی. لە ڕاستیدا فەڕەنسا و بەریتانیا کۆلۆنیالیزمیان دانەهێناوە. ئێمە خۆمان لەلایەن ئیمپراتۆری ڕۆمەوە 2000 ساڵ لەمەوبەر کۆلۆنیال کراوین. لەو سەردەمەدا هێزە کۆلۆنیاڵەکان هەموو خەڵکیان دەکوشت، چونکە لە ڕاستیدا ئەوە تاکە ڕێگە بوو بۆ داگیرکردنی وڵاتێک. خەڵکی زۆریان دەکوشت، بەڵام بەریتانیا و فەڕەنسا ئەم کارەیان نەدەکرد. فەڕەنسیەکان چوبانە هەر وڵاتێک یەکەم شت کە ئەنجامیان دەدا دروستکردنی قوتابخانە بوو. ڕاست بنیان هەڵا پێیان وایە شارستانی فەڕەنسی شایەنی ئەوەیە بناسێنرێت، بۆیە لە هەموو وڵاتان لە ڤێتنام، ئەفریقا و ئەفریقای باکوور لە هەموو شوێنە کەرکە دەگەیشتن یەکەم شت قوتابخانەیان بنیاد دەنا. باشە با بگەڕێنەوە بۆ سەر پیشەکەی تۆ. ئەوە هەرویستم وەکو پێشەشیەک بێ بۆ ئیشەکەم بۆ بەرنامەکەمان. تۆ لەگەڵ چەند تەلەڤیزیۆن کارت کردووە بە تایبەتی لە 60ەکانە؟ ئەو وەختەوە کو فریلانزیش دەکرد یاخود تۆ کارمەند بووی لە کاتێک ساڵی 1963 سەردانی کوردستانم کرد، گرێبەستم لەگەڵ تەلەڤیزیۆنێکی فەڕەنسی هەبوو. لە گرێبەستەکە داهات بوو ئەگەر بەرهەمێکم هەبێت و بەدڵیان بێت دەتوانن بەکاری بێنن. ڕاستیەکەی هەرواشیان کرد، هەرگیز پارەیان نەدامێت، بەڵام ڤیدیۆکانی منیان بەکاردەهێنا. دواتر لەلایەن NBC نیوسەوە دامەزرام بۆ ماوەی 5 ساڵ. ساڵی 1969 کۆمپانیایەکی بچووکم بۆ خۆم دامەزران کە تایبەت بوو بە پەیامنێری جەنگی. باشە لە ژیانی کارکردنی تۆیە بۆچی هەر لە سەرەتاوە حەزت لەوە بوو کە سەرکێشی بکەی بچیتە وڵاتانەی کە شەڕی تێدایەتە لە ڤێتنام و لە نازانم فەڵەستین و کوردستان و زۆر شوێنی تر؟ ئەمە بۆچی بووە؟ دویست لایەنی ئینسانی تیا بوو یاخود بەلاتەوە سەرنجڕاکێش بوو؟ ئەدویست دەوڵەمەند بی یا هۆکارەکەی چی بوو؟ چەند وڵات گەڕاوی یاخود جیاوازی ئەوانە چی بووە گە بە کورتیش پێمان بڵێ؟ ڕەنگە ئەمە لەبەر پێشینەی خێزانەکەم بوو بێت. من وا بیرم دەکردەوە کە ئەگەر خەڵک زانی بۆیان بەڕاستی چی ڕوودەدات دەکرا شتەکان باشتر بوون یان ئاساتر بوون
بە تایبەت لە کاتی شەڕدا. شەڕ بە تەواوی تۆقێنەرە. من دەزانم باسی چی دەکەم. خەڵک وا دەزانن شەڕ وەکو فیلمێکی هۆلیوود وایە. بەڵام ڕاستیەکەی شەڕ زۆر قێزەونە و ئازار و وێرانکاریە. زۆربەی کات وێرانکاریە بەبێ هیچ هۆکارێک. ساڵی 2003 لێرە شەڕ بوو. کاتێک ئەمریکیەکان عێراقیان داگیر کرد، هەموو شتێکیان وێران کرد کە ئەمە پێویست نەبوو. هەموو وێستگەکانی کارەبایان بۆمباران کرد. ئەوە شەر پێویست نەبوو بیکەن. بەڵام ئەمە شەڕە. لە ماوەی جەنگی دووەمی جیهانیدا بە تایبەتی لە ئەڵمانیا بۆمبارانیان کرد و هەندێک شاریان بە تەواوەتی خاپوور کرد، وەکو کۆڵن. بەزە و شەڕانە شەڕی ڕزگاری خوازی بوون، مەسەلەن لە ڤێتنام، لە توزانم لە جەزائیر، لە فەڵەستین، لە کوردستان، ئەمانە بۆ ڕزگاری شەڕیانە کرد. مەبەستمەوەیە تۆ زۆر جار لە چ وڵاتێک ژیانێک کەوتۆتە خەتەرەوە، یعنی گەشت بێتەوەی کە مردن، یعنی ترسابی دیاخۆ لەو شەڕانەی بەشداری تێدا کردو و فیلمی لێ هەڵگرتوتەوە. بەبێ چوونە ناو مەترسی ناتوانانی راپۆرت لەسەر شەڕ ئامادە بکەین. من لەبیرمە لە بەیروت بووم کاتێک دەنگی تەقینەوە گەورەکەمان بیست. خەڵک هەموو ڕایان کرد، بەڵام دەبوایە ئێمە بچینە نزیک ڕووداوەکە. خەڵک پێیان دەگوتم تۆ شێتی بۆچی دەچی ئەو شوێنە مەترسیدارە؟ گوتم ئەگەر بمەوێ وێنە بگرم دەبێ لە شوێنی ڕووداوەکە بم. بە بیرۆکەیەکت لا دروستکەم. لە کاتی جەنگی دووەمی جیهاندا سوپای ئەمریکا 3 سەربازانی لێدەستدا، بەڵام 30 ڕۆژنامەڤانانی لێدەستدا. چونکە کاتێک لە شەڕدای کە چۆن من 6 مانگ لە ڤێتنام بووم، زۆربەی کات پەیوەندیت لەگەڵ دوژمن نییە. بەڵام وەک ڕۆژنامەڤان دەبێ بە دوای دروستکردنی ئەو پەیوەندێدا بیت. بێگومان دەرفەتی وا تاقی دەکەیەوە کە دەکرێت بکوژرێیت. تۆ بەس فیلم لە ئەمریکیەکان هەڵەگرتەوە یاخۆ دەچوویتە ناو ڤێتنامیەکانیشەوە، لەگەڵ ئەوانیش پەیوەندیت هەبوو؟ کە چوومە ڤێتنام بێگومان سەرەتا دەبوایە کارتی میدیاکار لە سوپای ئەمریکا وەربگرم، هەروەها لە سوپای باشووری ڤێتنامیش، چونکە بەبێ ئەو دوو کارتە ڕێگەیان پێ نەدەدای کار بکەی. تەلەڤیزیۆن بە تەواوی ڕێزی لێدەگرتین. پلەیەکی سەربازیم پێدرا بوو، هاو ئاستی پلەی ڕائید بوو، چونکە ئەگەر ڕائید بووای پێویستت بە مۆڵەت نەبوو بۆ هاتوچۆ. بەڵام ئەگەر مقەدەم بووام پێویستم بە مۆڵەت دەبوو بۆ هاتوچۆکردن. لەبەرەوە سوپای ئەمریکا پلەیەکی هاوشێوی ڕائیدی دایە من بۆ ئەوەی بتوانم هەر کاتێک بمەوێت سواری هەلیکۆپتەر ببم و بچمە هەر شوێنێک کە بمەوێت لە ڤێتنام. تۆ لایەنە ترسناکەکان یاخۆ دەوانەی کە ئەو تاوانانەی کە ئاکرا، چونکە زۆرشت لەسەر ڤێتنام نووسراوە و ئەمریکیەکان تاوانی گەورەیان کردووە لەوێ، ئێوە ئەوانەتان بڵاو کردەوە یاخۆ دەتانویست لایەنێکی باشی ئەمریکا پیشان بن؟ من شایەتی ئەو شەڕە بووم. ئەگەر شایەتیش بیت باشە، بەڵام شایەتی چییە دەی تۆ ئەڵەی شایەت بووم، ئەوە نییە؟ مەبەستم ئەوەیە بەرهەمەکانم ئامادە دەکردن، ئەو بەرهەمانم بەکاردەهێنران، بەڵام کۆنتڕۆڵم بەسەر شێوازی بەکارهێنانەوە نەبوو. ئەگەر یەک کاژێر ڤیدیۆم نارد بێت ڕەنگە 30 چرکەی بەکارهێنرابێت. بە تۆ بۆ خۆت چیت بینیوە کە ئازاری دابیت، ینی پێت ناخۆش بوو بێ؟ شتێکی وات بینی لەوێ لە ڤێتنام؟ کاتێک کە بە پرۆفێشناڵی کار دەکەی حکم لەسەر ئەو ڕووداوانە نادەی کە وێنەیان دەگری، بەڵکو هەوڵ دەدەی وێنەی ڕووداوەکان بگری بۆ ئەوەی خەڵک تێبگەن کە چی ڕوودەدات. بەڵام وەک گوتم ئەو کاتە کۆنتڕۆڵت بەسەر هەموو شتەوە هەیە کە وێنەی چی دەگری، بەڵام کۆنتڕۆلت بەسەر ئەوەوە نییە کە کام بەشەی بەکاردەهێنرێت.
بەڵام خۆ کامێرەمان و فۆتۆگرافەریش مرۆڤن ینی بەڵێ بێگومان شتێکی سام ناکە کاتێک دەبینیت کەسێک بە بەرچاوتەوە دەمرێت ئەمە هەرگیز شتێکی خۆش نییە بەڵام پرۆفێشناڵی لەو کاتەدا لە بیری دەکەی کە تۆش مرۆڤیت باشە جارێ بۆت باسکردم لەگەڵ فەڵەستینیەکانە تۆ مخابەلەی عەرەفات و ئەوانت کردبوو یاخود فیلم لێ هەڵەگرت چەند جارێک بەڵام جارێک لەو جارانە کە تۆ گەڕیتەوە بە 2 ڕۆژ دوای ئەو شوێنە بۆمبارانەکرێت لەلایەن ئیسرائیلیەکانەوە و دوایی ئەوان تۆ تاوانبارەکەن بەوەی کە گوایە عەلاقەت لەگەڵ ئیسرائیلیەکانە هەبووە بەڕاستی تۆ عەلاقەت هەبووە ئەگەر لەو مەوزوعە هەبووە سوتفە بوو. ئەوە لە تونس بوو کاتێک عەرەفات لوبنانی بەجێهێشت چووە تونس کەسانێکی دانابوو کە بەرپرسی پەیوەندی گشتیەکان بوو ئەو کاتە بۆ تەلەڤیزیۆنێکی نەرویجی کارم دەکرد چووم بۆ بینینی لە کێڵگەیەکی دوورە دەست لە تونس چاوپێکەوتنمان لەگەڵ ئەنجامدا ڕۆژی دواتر ئیسرائیل ئەو کێڵگەی بۆمباران کرد بەڵام ئەو لەوێ نەبوو ئەو درەنگتر چوو بوو بۆمبارانی کێڵگەکە کرا اینجا دوای نیو کاتژێر گەیشتە ئەوێ وایان زانی من هەواڵم لێی داوە چونکە من کەلوپەلم پێ بوو پێیان وا بوو من رادیۆمیتەرەکەم لە کەڵگە داناوە بۆ ئەوەی فڕۆکەکانی ئیسرائیل بەو رادیۆمیتەرە کەڵگەکە بدۆزنەوە خۆ لەگەڵ من لە شەردانە بوو دواتر زانیان کە لە ڕاستیدا سێخۆڕەکی ئیسرائیلی کە لە تونس دەژیا ئەو رادیۆمیترەکەی لەوێ داناوە فەڵەستینیەکان گلەیان لێ کردی بەس بەڵێ کە گەڕامەوە بۆ پاریس فەڵەستینیەکانی نیشتەجێ ئەوێ لیان بۆ هەڵادام دیان گوتەوە تۆ چیت کردووە گوتم هیچم نەکردووە تۆ علاقە لەگەڵ ئیسرائیلەکانە هەبوو چوو بووی تاوێ لانی لایەنی ئەوانیش وێنەی ئەوێش بگری لە ڕاستیدا چەند جارێک چوومەتە ئیسرائیل بەڵام هیچ راپۆرتێکم لە ئیسرائیل ئامادە نەکرد لە باشووری لوبنان راپۆرتم ئامادە دەکردن کاتێک سوپای ئیسرائیل لەوێ بوو لەسەر ڕووباری لیتانی دواتر داوای مۆڵەتم کرد بۆ ئەوەی بتوانم لەسەر سنوور وێنە بگرم بەڵام هەرگیز لەناو ئیسرائیل کارم نەکردووە پشوویەکە دێنی و دوایی درێژە بە قسەکان دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆر دێن لەگەڵ کاک فرانسوا لۆڤا کاک لۆڤا ئەمێ ئەو پرسیارەشکەم دوایی باسی چوونەکانی تۆ بۆ کوردستانەکەین کۆبوونەوەی ئاشتی نێوان ئەمریکیەکان و ڤێتنامیەکان لە پاریس کرا لە فەڕەنسا کرا بۆچی پاریسیان هەڵبژاردبوو ینی شتێکی تایبەت هەبوو یا ئەوە لە مایسی 1968 بوو لە 10 مایس دەستیان بە گفتوگۆ کرد لەبەرەوەی فەڕەنسا نوێنەرایەتی باکووری ڤێتنامی لێبوو باڵیۆزخانە نەبوو بەڵکو نوێنەرایەتی بوو لەبەرەوەی مایڤان بۆ لەوێ بوو ئاسانتر بوو بۆ ئەمریکیەکان و ڤێتنامیەکانیش لە وڵاتێکدا کۆ ببنەوە کە نوێنەرایەتی ئەمریکا و ڤێتنامیشی لەبێت فەڕەنسا پێشتر ڤێتنامی کۆڵۆنیال کرد بوو هێشتا پەیوەندی زۆر لەگەڵ ڤێتنام مابوون لەگەڵ ڤێتنامی باشوور و باکووریش هەر لەبەر ئەوە بوو کە پاریسیان هەڵبژارد ئۆکەی ئەگەر باسی بە کورتیش ئیشارەتێ بین بە شۆڕشی ساڵی شۆڕشی قوتابیان لە فەڕەنسا ساڵی 1968 ینی لە دنیا زۆر باسیەوەکرێ تۆ چیت دەبیرە بۆ خۆت لەوێ هیچ وێنە شتە گرتووە بەشدار بوویت
من 47 نیشانە بەسەرمەوەیە چونکە دووجار لەلایەن خوێندکاران و پۆلیسەوە لێمدرا چونکە ئەوان حەزیان نەدەکرد وێنەگران لەوێ بن. منیش هەموو کاتێک لەوێ بوو. بەیانیان دەبوایە کاژێر 6 لە بەردەم کارگەی گەورەی ڕینۆ کۆ ببینەوە وەک سیمبولێکی لێهاتبوو لە فەڕەنسا. بەیانیان زوو خۆپیشاندەران دەنگیان دەدا لەسەر ئەوەی بەردەوام بن لە خۆپیشاندان یان نا. بۆیە دەبوایە ئێمە لەوێ بین. کاژێردەی بەیانی دانوستاندنی نێوان ئەمریکا و ڤێتنامیەکان دەستی پێکرد. دەبوایە بچینە ئەوێ و تاوەکو کاژێر 12 لەوێ بین. دەبوایە چاپێکەوتن لەگەڵ خەڵک ئەنجام دەین بۆ ئەوەی بزانین چی ڕوودەدات. دوای ئەوە دەبوایە بچینە گەڕەکی لاتین چونکە خوێندکاران لەوێ چالاکیان هەبوو. لە ڕۆژێکدا 24 کاژێر کارمان دەکرد. زۆربەی کات بۆ خەوتن نەدەچوومەوە ماڵی خۆم بەڵکو لە گەڕەکی لاتین دەخەوتم. مۆتۆر بایکێک دەهات ڤیدیۆکانی لێ وەردەگرتین. هەر ئەویش جلوبەرگی خاوێنی بۆ دەهێنا. شتێکی تەواو سوریالی بوو. کەواتە ئەگەر بینە سەر مەسەلەی پەیوەندی تۆ لەگەڵ کووردا پێم وابێ ئاشنایەتی تۆ لە ڕێگەی کامەران بەدرخانەوە بوو کە مامۆستای زمانی کوردی بوو لە زانکۆی سۆربۆن وایە؟ Well, I met the Kurds first in Iran in 1960. یەکەم جار لە ساڵی 1960 لە ئێران بە کورد ئاشنا بووم. ئەو کات لەسەر بەنداوێک کارم دەکرد. بەنداوی سەفید ڕوود. هەندێک کەسی کورد لەوێ کاریان دەکرد. ئەو کوردانە 7 ساڵ بوو لەگەڵ فەڕەنسیەکان کاریان دەکرد. چونکە دروستکردنی بەنداوەکە 10 ساڵی خایەن. هەندێکیان زانکۆیان تەواو کرد بوو. بۆیە دەیانتوانی بە فەڕەنسیەکی کەم قسە بکەن. کە دەیانتوانی بۆ من باسی کێشەی کورد بکەن. لەو کاتەدا هیچ کەسێک باسی کوردی نەدەکرد بە هیچ شێوەیەک. تەنانەت نەتدەتوانی یەک وێنەش بدۆزیتەوە. تاکە شت کە توانیم بیدۆزمەوە هەندێ هەڵکۆڵدراوی سەتەی 19 بوو. کورد هەر ناویشی نەبوو. منیش گوتم ئەمە دادپەروەری نییە و لەمە دووە من باسی کورد دەکەم. بەڵام کۆمەڵی خوێندکارانی کورد هەبوونەوەنە لە 56 دروست بوون ئیسمە شەریوانلی و خەڵکانی تر و تەنانەت میر کامەران بەدرخانیش لە فەڕەنسا بوو. ئایا ئەوان هیچ زانیاری و شتیان لەسەر کورد بڵاو نەکردبووە؟ نەخێر هیچ ئامرازێکی لە بەردەستدا نەبوو. هیچ دیۆکمنتێکی لە بەردەستدا نەبوو. خەڵک بایەخیان بە کورد نەدەدا. فەڕەنسا ئیمپراتۆریەتێکی کۆلۆنیاڵی بوو. کێشەی زۆرمان هەبوون. شەڕی سربەخۆیی لە جەزائیر کە لە ساڵی 1954 دەستی پێکرد بوو. تاوەکو 1954یش شەڕ هەبوو لەگەڵ چین. دواتر شەڕی جەزائیر. ساڵی 1956یش تونس و مەغریب سربەخۆیان بەدەستێنا. بەڵام خۆ لە سووریا فەڕەنسیەکان پەیوەندیان لەگەڵ کووردا هەبوو ینی لە ساڵانی چلەکان و ئەوانەیە ئەوان کە لەوێ بوون ینی کوردیان ناسیوە بە شێوەیە. ساڵی 1920 تاوەکو 1943 فەڕەنسا ئینتیدابی هەبوو بە گوێرەی کۆمەڵەی نەتەوەکان. کۆلۆنی نەبوو بەڵکو دەبوایە یارمەتی ئەو وڵاتانە بدات کە پێشتر کۆلۆنی ئیمپراتۆریەتی عوسمانی بوون بۆ ئەوەی ببنە دەوڵەتی سربەخۆی دیموکراسی. لەو پێناوەشدا زۆر شتیان کرد. ئۆکەی کەواتە ئەگە باسی خۆت بکە ینی تۆ لە ڕێگەی ئەو مۆندیس و کرێکارانی کە لە تاران بینیوتن کوردن ناسیەوە بەڵام بە شێوەیەکی تر ینی تۆ لە وازانم ئاشنایەتی لەگەڵ کامەران بەدرخان پەیاکەیت و دوایی لە ڕێگەی ئەوەوە گەڕیتەوە بۆ کوردستان یا چی وای لێ کردی کە ببێی بۆ کوردستان؟ کاتێک بڕیارمدا سەرقاڵی دۆزی کورد بم وازم لە خوێندنی ئەندازیاری مەدەنی هێنا. پەیوەندیم بە قوتابخانەی نیشتیمانی سینەما کرد
لە هەمان کاتدا دەستم کرد بە خوێندنی کۆرسی زمانی کوردی لە پەیمانگای نیشتیمانی زمانە ڕۆژهەڵاتیەکان. میر کامەران بەدرخان لەوێ مامۆستای زمانی کوردی بوو لەگەڵ جۆیس بلاو، هەروەها کۆلۆنێڵێکی فەڕەنسی و دوو کەسی دیکەش بوون. 5 کەس بووین. هەفتەی 2 ڕۆژ ڕێزمانی کوردیمان دەخوێن. ئەوە بیرۆکەی من بوو وەک سەرەتایەک بۆ ئامادەکردنی راپۆرتەکەم لەبارەی کورد. کاتێک چوومە کوردستانی عێراق تا ڕادەیەک بە کوردیەکی باش قسەم دەکرد. بۆ فێربوونی وشەی کوردیش کەسانێکم لەگەڵ بوون لێیانم دەپرسی بەمە دەڵێن چی. مانای وشەکانیان پێدەگوتم. زانیاریەکی زۆرم هەبوو لەسەر ڕێزمان. ڕێژەیەکی زۆری وشەی ئاسایشم دەزانی. بۆیە بۆ من زۆر ئاسان بوو. ئەو کاتە تەمەنم 22 ساڵ بوو. ئێستا بۆ من زۆر قورسە فێری زمان بم، بەڵام ئەو کاتە وانە بوو. باشە، بەڵام تۆ تەلەڤیزیۆن پێیوتی بچیت بۆ ئێرە یاخود کێ پێشنیاری پێکردی کە بیت بۆ کوردستان؟ ینی چۆن بڕیارتدا لەکە ینی بیت لەکوێوە هاتی، چۆن هاتی؟ کەس پێی نەگوتم، بەڵام لەبەر ئەوەی سەر بە خێزانێکی کۆڵۆنیاڵی دێرین بووم بۆم دەرکەوت کە ئەمە ڕەوشێکی کۆڵۆنیاڵیە. ئەو کاتە بوو کە جەمال عەبدولناسر باسی هەستانەوەی عەرەب و ناسیۆنالیزمی عەرەبی دەکرد. ڕۆژانەش بێڕێزی بە فەڕەنسیەکان دەکرد. گوتم باشە، ئەم پیاوە بێڕێزی بە سیستەمی کۆڵۆنیاڵی فەڕەنسی دەکات، بەڵام عەرەب خۆشیان کۆڵۆنیاڵیان هەیە. چونکە ڕەوشی کورد بەمانەی وشە ڕەوشێکی کۆڵۆنیاڵی بوو. ئەوان نەیان دەتوانی لە قوتابخانە بە زمانی خۆیان بخوێنن. بە هیچ شێوەیەک سەربەخۆییان نەبوو. ئۆتۆنۆمیشیان نەبوو. بۆیە ڕەوشێکی کۆڵۆنیاڵی بوو. من بەخۆمم گوت ئەوان هەمان شت دەکەن کە فەڕەنسیەکان دەیکەن، بەڵام زۆر خراپتر. چونکە کاتێک ئێمە وڵاتە کۆڵۆنیاڵەکانمان بەجێهێشت زۆر شتمان بنیاد نابوو بۆیان. بۆ نمونە کاتێک ساڵی 1962 جەزائیرمان جێهێشت 23 فڕۆکەخانەی مۆدێرنمان لە وڵاتە دروست کرد بوو. لێرە تەنیا 1 فڕۆکەخانەی لێبوو لە بەغدا، هەر ئەوەندە. کەواتە ئێمە لە هەموو شوێنێ قوتابخانەمان دروست کرد، نەخۆشخانەشمان دروست دەکرد. باشە، بەڵام کێ پەیوەندیەکەی بۆ دروست کردی؟ ینی لە سووریەوە هاتی، لە ئێرانەوە هاتی، یا لە تورکیەوە؟ چۆن گەشتیتە شاخەکانی کوردستان؟ ئەمە زۆر سادەیە، کەس شتیوان ناکات. مەبەستم ئەوەیە وەک کەسێکی پرۆفێشناڵ ئەمڕۆ هەرگیز کاریوان ناکەم. ئەمە تاکە شت بوو کە بەدەستمەوە بوو. میر کامەران بەدرخان لە پشتەوەی بزنس کارتەکەی بۆی نووسی بوو. بەڕێز لۆڤا هاوڕێمە و دەیەوێ راپۆرتێک ئامادە بکات. تەنیا ئەم کارتم بەدەستەوە بوو. کاتێک کە چووم بۆ بینینی مەلا موستەفا، ناونیشانی قوتابیەکی کوردیشم پێبوو لە کارەگومرگ. لە ئەستەمبوڵەوە لەکوێ یەکتریتان بین؟ لەکوێ لە ئەستەمبوڵەوە هاتیت؟ بەڵێ، بە شەمەندەفەری ئۆریەنت ئێکسپرێس لە پاریسەوە هاتم بۆ ئیستانبوڵ. لە کارۆگمرگ ناونیشانەکەم دۆزیەوە. کە چوون بۆ ئەوێ کەسی لێ نەبوو. ژنێک پێی گوتم ئەو خوێندکارە لەلایەن پۆلیسەوە دەستگیر کراوە. بەو ژنم گوت دەمەوێت بچم چاوم بە کوردانی عێراق بکەوێت. چوو هەندێک خوێندکاری دیکەی بان کردن، ئەوان ڕێنماییان کردم. دوای هەفتەیەک پێیان گوتم باشترین ڕێگە ئەوەیە لە ڕێگای سووریاوە بچی. بۆیە سواری شەمەندەفەر بووم بۆ حەلەب. ئەو کاتە هێڵی شەمەندەفەر هەبوو لە نێوان ئیستانبوڵ و حەلەب.
ناونیشانێکیشیان دابوومێ لە حەلەب. لەوێ چاوم بە هەندێک کورد کەوت. هەفتەیەک لە ژێرزەمینەیەک لەگەڵیاندا مامەوە. شەوێک جلوبەرگی عەرەبیان کردە بەرم، عەگال و ئەم شتانە. منیان بردە قامیشلوو. بە بار هەڵگرێک ڕۆیشتین و کەلوپەلەکانم لە پشتەوەی بار هەڵگرەکە دانرابوون. لە قامیشلوو ماوەیەک هێشتمیانەوە، چونکە پۆلیس بە دوامدا دەگەڕا. شەوەکە منیان بردە سەر ڕووباری دیجلە. بە بەلەم منیان پەڕاندەوە. لەو بەریش بەپێ بەڕێکەوتین بەرەو زاخۆ. ئەنی بە قاچاق پەڕینەوە؟ بەڵێ بێگومان. پردی لێ نییە وازان بەسەر پردا نابێ بێ بە قەیا خوشتیوا پەڕێنەوە. نا نەخێر لێی نەبوو، دەبوایە بە بەلەم بپەڕینەوە. ئاستی ئاوی دیجلەش زۆر بەرز بوو، هەڵبەز و دابەزمان زۆر بوو. لەو کاتەدا بۆ یەکەم جار بوو گوتم بەڵام ئەمە زۆر مەترسیدارە، کە لە بیستەکانی تەمەندا بیت سەرکێشی لەم جۆرە ئەنجام دەدەیت. باشە یەکەم پێشمەرگە کە بینیت لەوێ ینی کێ بوو؟ چۆن پێشوازیان لێکردی ئەگەر وا بڵین؟ ینی پێشمەرگە بە شێوەیەک پێشوازیان لە تۆ کرد؟ چوین بۆ زاخۆ. لە نزیک زاخۆ چاومان بە ئیسا سوار کەوت. ئیسا سوار فەرماندەیەکی گەورەی پێشمەرگە بوو وانە؟ بەڵێ فەرماندەی پێشمەرگە بوو لە زاخۆ. منی بینی و 11 پێشمەرگەی بۆ تەرخان کردم. لەوێەوە دەستمان بە ڕۆیشتن کرد. لە کانیماران چاوم بە مەلا مستەفا کەوت. بە پێ ڕۆیشتین. ئۆکەی، بەڵام پێشەوە ئەبینم لەو کتێبەی کە بڵاوت کردوتەوە چاپە کردەوە بە ناوی کوردستان زۆر وێنەی ئیسا سواری تایە. هەست دەکەم معجیب بووی یاخود سەرسام بووی بە کەسایەتی و پێشمەرگایەتی و ینی بۆچی هەموو وێنەی ئەوت گرتەوە بڵاو کردوتەوە؟ لەبەرەوەی من تازە گەیشت بووم. پیاوێکی چۆن بۆ گەروا پرسم، ینی کەسایەتێکی چۆن بۆ ئیسا سوار ئەو ماوەی کە تۆ بینیوتە؟ ئیسا سوار زۆر قسەی نەدەکرد. پیاوێکی زۆر بەهێز و فەرمان بەدەست بوو. 11 پێشمەرگەی بۆ مندانە، گوتی مافی ئەوە تێ بشیان کوژی، دەبێ بە تەواوی بە قسەی تۆ بکەن. بەم جۆرە بوو. یەکەم جار کە بە شێوەیەکی بەرچاوتر کورد دەبینی لەگەڵ ئەو زانیاریانەی کە لە کامەران بەدرخان وەرەگرتە بوو یاخود خوێندە بوو لەسەر زمانی کوردیوانە، هەر هەمان وێنە بوو یا جیاواز بوو؟ کەسێکی زۆر میهرەبان بوو. کامەران بەدرخان لەو کاتەدا کە فەڕەنسیەکان لە سووریا بوون، ئەویش لەوێ لە قوتابخانەیەکی ئامادەیی مامۆستای زمان بووە. بەڵام وەکو گوتم زۆر قرس بۆ بۆی هیچ شتێک چاپ بکات لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا بڵاوی بکاتەوە، چونکە ئەگەر وێنەت لە بەردەستدا نەبێت وە ڕووداوێک ڕووی نەدابێت ناتوانانی ئەمە بکەیت. کاتێک کە گەڕامەوە بۆ پاریس 1000 وێنەمدایە دەستی. ئەویش ئەو کاتە دەستی کرد بە پەیوەندیکردن بە ڕۆژنامەکانەوە. لە ڕۆژنامەی دەیلی مەیل لە لەندەن وێنەیەکی گەورەی منیان لە لاپەڕی یەکەمی ڕۆژنامەکە چاپ کرد. وێنەکەم لەگەڵ هێلیکۆپتەرێک بوو. یەکەم جار بوو لە ڕۆژنامەیەک باسی کورد کرا. وێنەیەکی زۆر باشیان چاپ کرد بوو. یەکێ لەو گرفتانەی کە وابزانم نەکرد بۆ تۆ بۆ کورد خۆیشی ئەوە بۆ ڕووبارەکانمان پردیان بەسەر نەبووە، بۆیە بە مەلە و بە قەیاخ و بەوانەوە بۆ تۆ زەحمەت نەبوو؟ پەڕینەوە بە مەلا؟ نەخێر، بەلەمیان دروست کرد بوو. بەلەمی چوب کە پڕیان کردبوون لە هەوا. 6 دانەیان بەیەکەوە بەسبوونەوە. بەمە لە ڕووبار دەپەڕینەوە. وێنم گرتووە. کەسێک دەبوایە سەوڵی لێدا بە.
کەسێکش دەبوو لە ناو ئاوەکە بێت بۆ ئەوەی هاوسەنگی بەلامەکە بپارێزێت. دواتر کە جاری دیکە گەڕامەوە لە دوای 1986 کە لە سووریاوە هاتمەوە بەلەمی ماتۆرداریان هەبوو، بەڵام جاری یەکەم کە چووم نەیان بوو. تۆ بە تەنیا سەفەرێکی بۆ کوردستان؟ من بە تەواوی بە تەنیا بووم. کامێراکەم لە کۆڵە پشتمدا بوو لەگەڵ 30 شریتی وێنەی ڕەش و سپی کە هەر شریتێک 2 خولەک و 30 چرکە بوو. تۆ ئەدویست تەنها وێنە بگری یاخۆ ڕێپۆرتاژ و شتی وا بکەی، یعنی ئەدویست تەنها فۆتۆستۆریەک لەسەر کوردستان بکەی یاخود فیلمیش هەڵگریتەوە؟ بە زۆری وێنەم دەگرت، بەڵام بە درێژی 23 خولەک راپۆرتی ڤیدیۆییم بۆ تەلەڤیزیۆن ئامادە دەکرد، دوکۆمنتاری بۆ تەلەڤیزیۆن کە دواتر لە هەموو جیهان پەخش دەکرا. یەکەم جار بۆ راپۆرتی تەلەڤیزیۆنی لەسەر کورد بڵاو بکرێتەوە، پێش من کەس ئەمەی نەکرد بوو. ئەوە پەخشکرا و دواتر چەندین راپۆرتم نووسین بۆ کامەران بەدرخان، چونکە دوای ئەوە دەبوایە ڕاستەوخۆ خزمەتی سەربازی بکەم کە گەڕامەوە بە خێرایی چوو، چونکە لەو کاتەدا کە نامەی پەیوەندیکردنم بە سوپاوە نێردرا بوو من لەوێ نەبووم، بەڵکو ئەو کات من لە کوردستان بووم. باشە، یەکەم دیداری تۆ لەگەڵ ژەنڕاڵ بارزانی باسی ئەو دیدارەمان بۆ بکە، ینی چۆن بوو، چەند وێنەت گرت، ینی هەموو وێنەکانت بە یەک ڕۆژ گرت، چەند مایتەوە لەگەڵیان؟ بەڵێ ئەمە چاوپێکەوتنەکەیە، ئەمە وێنەی ئەو کاتەن کە بۆ یەکەم جار بینیم لەسەر کورسێکی ئەلەمونیۆم و پلاستیک دانیشت بوو. چاوەڕێی فواد عارفی دەکرد، منیش چووم بۆ لای، فەرمووی لێکرد بوو چای بۆ داواکردم، کەسی دیکەشی لێبوون. ئەو کاتە من چەند وێنەیەکم گرتن. کەواتە ئەو کاتە ئەو وێنانەی فواد عارفوان کە گرتوتە تۆ گرتوتە لەگە مەلا مستەفا؟ بەڵێ بەڵێ بێگومان، کۆی گشتی 1000 وێنەم گرت. ئەو لە زۆربەیاندا هەبوو لە کۆنفرانسەکەی کۆیە و لە کاتی هاتوچۆ لەگەڵ پێشمەرگەکان. ئەزانی بۆچی هاتبوو فواد عارف، بۆچی هاتبوو بۆ شاغ؟ ئەو کاتە گفتوگۆ هەبوو، مفاوەزات هەبوو، ئەوەی بزانیت بۆچی هاتبوو بۆ لای مەلا مستەفا؟ بۆ گفتوگۆ هاتبوو؟ مەلا مستەفا هەمیشە هەوڵی دەدا دانوستاندم بکات، هەمیشە و هەمیشە، بەڵام دەمتوانی ئەو کاتیش بەباشی تێبگەم. ئەو پێی دەگوتم ئەگەر بتەوێت دانوستاندم بکەی دەبێت دەستیشت بەهێز بێت، هێرش دەکەی سەر سەربازگەیەک شوێنێک کۆنتڕۆل دەکەی، پاشان دەست دەکەی بە دانوستاندن، بەڵام ئەگەر لاواز بی کەس دانوستاندنت لەگەڵ ناکات. هەمیشە بۆ جۆرە بوو، لەگەڵ هۆزەکانی شەروا بوو، چونکە زۆربەی هۆزەکان پشتگیری شۆڕشی ئەیلولیان نەدەکرد، ئەوان هێشتا لەگەڵ بەغدا بوون. لەو کاتەدا ژەنەڕاڵ قاسم دەسەڵاتی بەدەست بوو. بەس تۆ چەند مایتەوە لەوێ؟ ئەو ماوەی کە لێ بووی هەمووی لەگەڵ پێشمەرگە و مەلا مستەفایە بووی؟ ئەو کاتێ ڕۆشتمەوە مەبەستم یەکەم جارەکەی بۆ کوردستان. پێم وایە ناوەڕاستی مانگی کانونی یەکەم گەشت بوو، 29 مایس ڕۆشتمەوە. زۆربەی کات لەگەڵ بارزانی بوو، بەڵام جاری وا هەبوو دەبوایە بڕۆم وێنە بگرم. بۆ نمونە لە کاتی شەڕەکەی باتوفا، لە کاتی شەڕەکەدا چوون بۆ باتوفا، لەو کاتەدا چەندین هۆزی کۆچەری هەبوون لە کوردستان. کاتێک ڕێگەکە گیرا بەرەو سنووری ئێران، لەو کاتەدا بۆ ماوەی هەفتەیەک لێی دوور کەوتمەوە، بەڵام دواتر هەمیشە دەگەڕامەوە لای ئەو.
But then I always came back to be with him. باشە ئەو کاتە کۆمەڵێ وێنەی گرنگت گرتووە ینی تەنها وێنەی ژەنڕاڵ بارزانانی نییە وێنەی مامجەلالە کاکە زیادە فواد عارفە کۆمەڵێ خەڵکی کەسایەتی گرنگ لەسەر کەسایەتی مامجەلال و ئەوانە چیەڵێ ینی وازان بۆ کاتەوە بە ئینگلیزیش قسەیە کرد. Yes, he spoke English. I interviewed him. بەڵێ بە زمانی ئینگلیزیش قسەی دەکرد. چاوپێکەوتنم لەگەڵی ساز کرد. هێشتا ژوێنەکانم ماوە. بەڵام دەنگەکەم نەماوە. دەنگی چاوپێکەوتنم لەگەڵ مەلا مستەفا هەرماوە. بەڵام هی مامجەلال نەماوە. چونکە ماوەیەکی زۆری بەسەردا تێپەڕیوە. ئەو کۆمپانیایی کە بەرپرس بوو لە فرۆشتنی راپۆرتەکانم نەماوە. پێم وایە دەکرێت لە شوێنێک کۆپیەکی دوکۆمنتاریە 23 خولەکێکم مابێ. لەبارەی جەلال تاڵەبانی ئەو قسەکەرێکی باش بوو. بەڵام هەمیشە هەوڵی دەدا لە هەموو شتێکدا خۆی پێشەموام بخات. کە ئەوە بۆ من کەمێ پێکەنی ناوی بوو. لە کۆنگرەی کۆیە کە ئیبراهیم ئەحمەدیش لەوێ بوو وێنەیشم گرتووە. لەگەڵ جەلال تاڵەبانی هەوڵیاندا مەلا مستەفا دوور بخەنەوە. من ئەمەم زۆر بەباشی لەبیرە. چونکە عیسا سوار و ئەسعەد خۆشەوی گوتیان نەخێر مەلا مستەفا وەک سکرتێری یەکەمی پارتی دەمێنێتەوە. کاتێک مەلا مستەفا لە رووسیا بوو ئیبراهیم ئەحمەد سکرتێری یەکەم بوو. بەڵام کاتێک لە رووسیا گەڕایەوە ئەو بووە سکرتێری یەکەم. بەس مەلا مستەفا سەرۆک بوو مامۆستا ئیبراهیم ئەحمەد سکرتێری حیزب بوو. Yes. But they wanted to kick him out. بەڵێ. At this conference. بەڵام لەو کۆنفرانسەدا دەیانویست دووری بخەنەوە. بەڵام فەرماندە باڵەکان قبوڵیان نەکرد. بۆیە دەبوایە بچن بۆ ئێران. ئیبراهیم ئەحمەد و جەلال تاڵەبانی دەبوایە دوور بکەونەوە. سوپاس دەکەم کە ئێمە لە ئەڵقەی داهاتوودا درێژە بە گفتوگۆکەمانە دەین. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتانە سپێرم. لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد لەگەڵ دکتۆر قاسم لەوە بینەتە بوو. من لە بەرەی کوردایەتیدا بووم نەک لە بەرەی حیزبەکان. نامەوێ وێنەکانم لە دژی کورد بەکار بهێنرێت. وێنەکانی من بڵاو دەکرێنەوە ناوی فۆتۆگرافەرێکی دیکەیان لەسەر دەنووسرێت. هەرگیز سەردانی کوردستانی نەکردووە. ئەوە دادپەروەرانە نییە. سەدام حوسێن باسی ئەوە کرا کە پارەی داوە بە جاک شێراک کە بەکاری بێنێ لە کاتی پرۆپاگەندەی هەڵبژاردنە. باما شێوە کە فەڕەنسا هێلیکۆپتەری سەربازی بە عێراق فرۆش بۆ شەڕکردن لە دژی کورد بۆ بەدەستێنانی پارە بوو. جیهان وێنە و ڤیدیۆی لەبەردەستدا بوو. لەبەر ئەوەی ئێران هەموو ڕۆژنامەوانانی ناردبوو بۆ هەڵەبجە.